انسیاتیفا ڕێبەریا خۆسەر ئاگۆ دەرکەتیە ناو پارتیە ڕێبەریا خۆسەر دەهات مناقەشەکردن و لەسەر هات سەکناندن دنەڕی نامەدە یعنی ئینسیاتیفەک برێک و پێکێ بارکێشێ لەسەر کریزا سووری بگرانی ڕاوستایە چ دوارێ سیاسی دەبێت چ دوارێ جواکی دەبێت چ دوارێ ئابووری دەبێت گوهدانێک مەزن و گرانیک مەزن دای مەسەلەی دیمۆکراسی سووریا دێ بگوهرتنا دیمۆکراسی سووریا دێ وێ یعنی چارەسەرکردنا ئاشتیانەژی سەرکەوێ بێگومان وەک تەکەس دکژی ئینسیاتیفا ڕێبەریا خۆسەر یعنی چارەسەرکردنا کریزا سووری دوێ دریا دیالۆگێ دانوستاندنێ و یعنی چارەسەرکردنێک ئاشتیانە بێ هەموو پێکهاتیە سووری هەموو خەڵکی سووری شریک بن ژیانە خۆ لە هەندڕێ وڵاتی دێ دنەڕینا مدە یعنی ئینسیاتیفەک جێ نیقاشەیە لە هەموو گەلێ سووری ڕێژ هەموو هێزی سیاسی لە سووری ڕێژ هەموو خەڵکی وڵاتپارێز و ملەتپەروەر لە سووری دوێ بگرانی سەروێ ئینسیاتیفە بزەکەنن لێ ئەز وەک بەرپرسیارێکی تەبگەرا کوردی دێ وەک بەرپرسیارێ پارتیک کوردی ئەز دنەڕینا مدە یعنی کێمانی سەقەتیک ئینسیاتیفێک هەیە لەسەر پرسا کوردی ڕەنەوسیایی پرسا کوردی لە سووریا گشتی یعنی پرسا کوردی لە سووری بەشێکە ژێ مەسەلەی دیمۆکراتیەتێ و مەسەلەی نیشتیمانی لە سووری بێ چارەسەرکردنا پرسگرێکە کوردی سووریا دێ پرسگرێکە سووریژی گەلک زەحمەت بۆ چارەسەر ببێ ji ber vê yekê rêveberiya xweser wek hêza siyasî goîdara Bakur û Rojhilatê Sûrî dike û ev yanî pirê herêmê Kurdî dibin ewa vê rêveberiya xweser dene divî bû li ser pirsa Kurdî li ser qediya Kurdî bihata sekinandin çareserkirina qediya Kurdî yek ji xalê serokeyê di hundirê Sûrî de û ez bawerim yanî li Sûriya çê nabe û wê nebijî çareserkirin dema got ev pirsa Kurdî çareserkirin jerneyê dîtin. Yani ev însiyatîf ez bawerim yanî rengek ji insafê tê heye ji hemû aliyê re ji aliyê opozisyonê ji aliyê rejîmê de ji aliyê gelê Sûrî de tev de yani ev bêtirê wê tekez dike gelê Sûrî xelkê Sûrî ew bixwe çareserkirinkê bi aştiyane ji pirsgirêka xwe re bibînin ji ber vê yekê ev bangekê ji hemû xelkê Sûrî re ji hemû hêzê siyasî re ji hemû hêzê dîmokrasî li Sûrî ji heta ji rejîma Sûrî re yani wek bangekê yê em hêvîdarin got tev dijî bi giringî li ser vê meselê rawestin û vê meselê nîqaş bikin û helwestek wa jî jê hebe. Sağ ol.